لە شاری سلێمانی مەراسیمی پرسەی ڕێبەری کۆچکردوی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوەچوو. ژمارێکی بەرچاو لە کەساتە سیاسی و ئاینی کۆمەڵاتیەکانی شارەکە بۆ دەربڕینی هاوخەمی بەشداریان تێدا کرد. کۆنسڵخانەی ئێران لە سلێمانی دەستخۆشی لە بەشداروان دەکات و دەڵێت ئامادەبوونی ئەم هەموو کەساتیە جێگەی بایەخە. ئێمە ئەمڕۆ ئەم پرسەیە بمەبەستی ڕێز و ئێحترامی تایبەت بۆ ڕابەری شەهیدمان بەرەو دەچێت. هەروەها ئەبینین ئەمڕۆ زۆربەیە کەسایەتیەکانی دینی و سیاسی و ئاینی و کۆمەلایەتی و علمی و زانستی هەموو لە ئەم پرسیە بەشدار بوون، هەم بە شیوازێکی زمانی هەم بە شیوازی نووسین وەفا و ڕێز و ئێحترامی خۆیان ڕادەگەێنن بۆ ئێمە. ئێمەش بە نوێنەراتیە کۆنسڵخانەی کۆماری ئیسلامی لە سلێمانی ئێحترامە خۆمان، دەستخۆشی خۆمان، سوپاسی خۆمان ڕادەگەینین. ئینشاءالله داهاتوو هەواڵەکانی خۆشی ئینشاءالله دەبیستین سەبارەت بۆ ئەم. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری دوابەدوای پرسەکە و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی ئێمە دژی ئیسرائیلین، چونکە دەیانەوێت دەست بەسەر هەموو ناوچەکەدا بگرن و ئامانجی شەڕەکەش ئەوەیە ناتەنیاهۆ بکەنە ئاغای ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە هەر شەڕێ تەرەفێکی ئیسرائیل بێ بەرامبەرەکەی بە مەزلوم و ئیسرائیل بە زاڵمەزین ئەمە مەبدەیەکە لای ئێمە و خەڵکێکی مسلمان. بۆیە ئەم شەڕە و ئەم هێرشێش بۆ سەر جمهوری ئیسلامی بە ڕێشێکی زاڵمانەیە زانین و بێبنەمایە زانین و پیلان و استراتیژیەتێکیشە وردەوردە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بۆی ئاغای نەتەنیاهۆ ببێتە ئاغای ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە حەقیقەتی شەڕەکەیە و ئێتر نەوەویە خۆ ئیسرائیل خۆی هەیەی، ئەمریکا هەیەی، وڵاتانە هەیەە ئەواتار وڵاتێکی تریش مافی خۆیە هەیە بێت. ئەوانە بینن وەکو عێراق چۆنی ڕشیان کردە سەری و دوایش دەرکەوت ئەو چەکەی بەو شێوە نییە کە باسی لێوە کراوە. مەراسیمی پرسەگێڕان بۆ ڕێبەری کۆچکردوی ئێران سلێمانی تەنیا یەک ڕۆژ بوو. هەرێموو ئێران پەیوەندیەکی دێرینە و بەهێزیان هەیە. هەر ئەوە شەوای کردووە کە نوێنەری زۆرینەی حیزب و لایەنەکانی هەرێمی کوردستان بەشداری لە پرسەکەدا بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.